ئەو کەشتی ئێرانیەکان دەترسان ئەمریکا لێ بدات کە چی شیکاریەکانی بۆ هەڵکێشەی ململانیەکان گۆڕی. وێرانکەرە و تۆپ و موشک لە خۆ دەگرێت، توانای مانۆڕی سەربازی و تێکشکاندنی کەشتی جەنگی لە دەریاکاندا هەیە. ئەلبورز ئەو کەشتێ سەربازی کە ئێران ماوەی چەند هەفتەیەکە ڕاوانەی دەریای سووری کردووە لەلایەن خۆرئاواوە گومان لێکراوە بۆی یارمەتی حوسیەکانی یەمەنیدا بێت لە بۆردومانکردنی کەشتیەکانی خۆرئاوا لە دەریای سوور. بۆیە دوای هەڕەشەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئەمریکا لەو گروپانەی کە بەدەست و پەیوەندی ئێران لە ناوچەکەدا ناودێریان دەکات، ئێرانیەکان ترسیان هەبوو ئەلبورز یەکێک بێت لەو ئامانجادەی کە ئەمریکا بە فڕۆکە جەنگیەکانی دایان پێچێت. بەڵام ئەوەی کە ڕوویدا جیاواز بوو لە ترسونیگەرانی پێشوەختەی ئێران بەو پیە و شوێنانەی کە بەرەبەیانی ڕۆژی 3 شوبات ئەمریکا بردومانی کردن چەند پێگەیەکی گروپە چەکدارەکان بوون لە عێراق و سووریا. ئەلبورز بەشکۆی کەشتیگەلی جەنگی ئێراندا دەدرێت، درێژەکەی 94 مەترە و 11 مەترپانە، کێشی 1500 تۆنە، دوو بزوێلەری زەبەلاحی هەیە کە هێزی 46,000 ئەسپیان هەن. ئەلبورز چەندین موشکی دژە کەشتی و تۆرباین و تۆپهاوێژی دەریایی لە خۆ دەگرێت، دەتوانێت لە ماوەی 1 خولەکدا 4 بۆ 7,000 گولە بتەقێنێت. ساڵی 1972 کراوەتە ڕیزی هێزی دەریایی سوپای ئێرانەوە. دوای چەندین پەرپێدان و پێشخستن ساڵی 2019 بە سیما و تایبەتمەندی نوێیەوە کرایەوە خزمەتی سەربازیەوە، بەشداری جەنگێش ساڵی عێراق ئێران و چەندین مانۆڕی سەربازی کردووە. لە ماوەی ڕابردوودا و هاوکاتی هێرشی حوسیەکان بۆ سەر کەشتیە بازرگانیەکانی خۆرئاوا لە دەریای سوور، ئێران بە ناوی پاراستنی ئاسایشی کەشتیوانی ناوچەکە و کاری ڕۆتینیەوە ئەم کەشتیی ڕەوانەی ئاوەکانی دەریای سوور کرد. بەوەش گومانی ئەوەی لای خۆرئاوا دروست کرد کە ئەلبورز بەشداری هێرشەکانی سەر کەشتیوانی خۆرئاوایی کردبێت، بۆیە گومان دەکرا یەکێک بێت لە ئامانجەکانی ئەمریکا. بەڵام بە بردومانکردنی پێگەی گروپە چەکدارەکان لە عێراق و سووریا و دەربازبوونی ئەلبورز لە گورزەکان، خوێندنەوەی ئەو بۆ دۆخەکە دەکرێت کە ئەمریکا خواستی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی لەگەڵ ئێراندا نەبێت. ئەی تۆ پێت وایە ئامانجی داهاتووی ئەمریکا کێ و کۆ دەبێت؟